ئەمەی کەی بینین کتێبی فەرەنگی وشە زبرەکانە کە لەلایەن بەڕێز محەممەد فەریقەوە نووسراوە. ئەمە مەراسیمێکی بۆ سازەکرێتەوە تێدا بڵاوکرێتەوە. بێگومان ئەمەیە قسێ بکەم لەسەر بەڕێز کاک محەممەد فەریق کە زیاتر لە 30 ساڵ مامۆستا بووە و یەکێک بۆ لەو کەسانی کە یەکەمی کتێبی لەسەر هونەری شێوەکاری نووسیوە لە باشووری کوردستان و کتێبەکەشی لە شاخ چاپ کراوە بابەتی هونەر و مەسەلەکانی سەردەمە کە لەم کتێبەیە زیاتر باسی مێژوو شێوەکاری کردووە. جگە لەوەی کە هەم وەکو مامۆستا هەمیش وەکو ڕۆشنبیر هەمیش وەکو ڕووناکبیر هەمیش وەکو هونەرمەندێک کاری کردووە و هەمیش وەکو پێشمەرگەیەک بەشداری کردووە لە شۆڕشە. ئەوەشی کە جێگای گرنگە باسی کردووە لە بابەتی سینەما و بابەتی سیستمی 35 میلیم و نمونەش نێرگزبووکی کوردستانی هێناوەتەوە کە تیدا خوێندنەوەیکی کردووە بۆ ئەم بابەتە. لە نووسینەکانی سێبەری ئەسپە شێو و ڕستێک زەنگیانەی ئاوی ئەمە لە نووسینەکانێتی کە بۆ تەمەنی گەورە نووسیوێتی هەروەها ئەوانشی کە بۆ مناڵان نووسیوێتی باپیرە کوردۆ و کۆترشین و زەوی سپی ئەمانە بەشێک لە نووسینەکانی بۆ مناڵان و هەروە لە توێژینەوەکانیشە تکایە دەست بە شارەوە بگرنەوە توێژینەوەیکی تایبەتی بۆ بابەتی شێعر و هەروەها بۆ بابەتی زمانەوانی و زیاتر قسەکردن لەسەر بابەتی یەک زمانەوانی تیڤ باسکردنە لەسەر دەسەڵاتی چوار و زمانی تیڤ و ڕۆمانەکانیشی باسکردنە لە ڕۆمانی کەسێ لە زوویدی بێ ئەوەژی کێکە لە ڕۆمانەکانی هەروەها لە چەندین بواری تریشە نووسینی هەیە و توێژینەوە لێکۆڵینەوەی هەیە و چەندین نووسینی تریشیم بە کورتی ئاماژەم کرد بە هەندێک لە نووسینەکانی و ئەمەش لە دووتوێی ئەم بابەتەیە بڵاو بێتەوە. چاپخانەی کارۆ بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدانی وەدەنیە CDO بە ئامادەبوونی نووسەر حەمە فەریق حەسەن مەراسیمی ناسان و بڵاوکردنەوەی فەرەنگی وشە زبرەکان ڕێگەخات. نووسەر حەمە فەریق حەسەن ساڵی 1979 تا 1983 باسکرتێری ئیداری لقی سلێمانی یەکێتی نووسەرانی کورد هەڵبژێراوە لە ڕاپەڕینی ئاداری 1991دا بە سەرۆکی لقی سلێمانی چێتی نووسەرانی کورد هەڵبژێراوە. یەکەمی کتێبێک لەسەر هونەری شێوەکاری کورد لە باشووری کوردستاندا چاپ و پەخش بوو بێت هونەر و مەسەلەکانی سەردەمە کە ناوبراو نووسیوێتی ساڵی 1985 لاچیا لەلایەنی چێتی هونەرمەندانی کوردستانەوە چاپ کراوە. حکایەتی بۆ یەکەمی فیلمی سینەمای 35 میلیم لە باشووری کوردستان بە ناوی نێرگزبووکی کوردستان نووسیوە کە لە دەرێنانی جعفەر عەلیە لە کۆتایی ساڵی 1990 لە وڵاتی دانیمارکەشی.